چریکە بەڕاش بۆچی بەنیاز بوو لە هاوسەرەکەی جیابێتەوە پێبوو دوام شتەی لە خۆی هاوسەرەکەی کردبوو بۆچی دانویست ئەو دوو هاوسەرا یەکتری جیاب بکەنەوە ئایا چریکە کەسێکی خۆپەرست و دولبەرزە بۆچی دەڵێ هیچ خانمێک وەکو من ناتوانێت ئاکتر بکە ئایا خۆی پێ باشترین ئاکتەری ئافرەتە لە کۆر تەواوی زانیاریەکان لا کلین میدیا سلااو لە کلیل میدیاوە دووبارە گەڕینەوە لاتان بۆ بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر ببینەچێوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە بۆ پەیوەندیکردن بە ئێمەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوە یاخۆ لە ڕێگای ئینستاگرامەوە پەیوەندیمان پێ وکە ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. چریکە بەڕاش ئەستێرەی دیاری دراما و سینەمای کوردی لە ئێستادا لە نوێترین فیلمی بە ناوی کفن بۆتە ترێندی سۆشیال میدیا و زۆرترین دەگدانەوەی بە دوای خۆی داهێنا و ئەکتەرێ و وە زیاتر کەوتە بەر چاوی خەڵک. چریکە بەڕاش ساڵی 1970 لە گەڕەکی تیومەلێکی شاری سلێمانی لەدایک بووە دەرچووی پەیمانگە هونەرە جوانەکانی سلێمانیە و یەکێکە لە خانمە ئەکتەرە دیارەکانی کوردستان لە ساڵی 2010 دەستی بەکاری نواندن کردووە لە بەردەم کامێرا ئەو فلیم و درامانەیە کە بەشداری تێدا کرۆت تاوەکو ئێستاکە فلیمی سفرنە و درامای باران وەلەو کۆتاییانەش لە فلیمێکی سینەمایی بە ناوی کفن بەشدار بوو. چریکە بازەوە دەکا زیاتر کە من بە خەڵک ناساند فلیمی سفرنە بوو وەروەها درامای بارانیش خراپ نەبوو وە زیاتر ئێمە هەز دەکەین کە زیاتر چریکە بە خەڵک ناسێنراوە لە ئێستادا لە ڕێگای فلیمی کفنەوە بوو واروها ئاتینگێکی جوانی کردو لە ئێستادا لە سینەمەکانی کوردستان ئەو فلیمەیە کار دەکاتن. چریکە سەرەتای دەستپێکردنی ژیانی چۆن هاتە ناو بواری سینەما و فلیم و ئەکتەری واروها چریکەش ئەوە ناشارێتەوە دەڵێ هەر لە منداڵیەوە پێم خۆش بووە ببم بە ئاکتەر بۆیە باوکم منی لە منداڵیەوە نارد بۆ تووپی مۆسیقا لە قوتابخانە بۆ ئەوەی زیاتر چاوم بکرێتەوە و بۆ دنیای هونەری ببینم وە هۆکارەش بوو منی بۆ ڕۆکە گەیاند لەبەرەوەی خوشکێکم هەیە زۆر شەرمنە باکومەتی باوەکو ئەو شەرمن نەبی و زیاتر چاوت ببێتەوە بۆیە منی ناردە ئەو تیپە موسیقە و وە تاوەکو ئێستاکەش بە شێوازێکی جیاواز لە ناو هونەر بەردەوامم وە لە منداڵیەوە پێم خۆش بووە بوومە ئەکتەرێک لەبەرەوەی مامم شەماڵی هەبەڕەش ئەو کاتە لەسەر شانە بوو هەر کاتێک باکتینگێکی جیاواز و بە کەسایەتێکی جیاواز منیش پێم خۆشە لە دراما و فلیمەکانم پێم خۆشە ڕۆلی جیاواز ببینم بۆ ئەوەی بتوانم هەموو شێوازێک تاقیکەمەوە ئەگە ئەکتەرێک بەتواناوێ دەتوانێت هەموو ڕۆڵێک بجێڕێتن وە سەرەتای ناسینی خۆی هاوسەرەکەی کارۆ چۆن دەستی پێکرد. چریکە بازەوە دەکا سەرەتای ناسینی خۆی هاوسەرەکەی لە پەیمانگای هونەرە جوانەکانی شارە سلێمانی بوو لە سەرەتای خوێندنەوە دەستیان بە خۆشەویستی کردەوە لە کۆتاییشدا بە هاوسەرگیری کۆتایی هاتوو و تاوەکو ئێستاکەش لەگەڵ کاروی هاوسەری ژیان بەڕێ دەکاتن و خاوەنی دوو منداڵن. چریکە بازەوە دەکاتن کارۆ زۆر پشگیری کردیمە لە ئێستادا دەتوانم بڵێم 1990 کارۆ لە پشتم نەبووایە من ئەو ئەکتەرەی ئێستا دەرنەدەچوم لەبەرۆی ئێمە لە کۆمەڵگایەکی پیاو سالارینە بۆیە دەبێتن لەو قالبوو شێوازە بینە دەرەوە وە سوپاسی کارۆ دەکەم کە لە ئێستادا لەگەڵم بەشداریش بووە لە فلیمی کفن وە من و کارۆ لە ماڵەوە زۆربەی کاتڕەخنە لە یەکتری دەگرین لەبارەی هونەریەوە بۆی دەبێت ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەکتری پێویستە ئەو کارانێک کە بەدڵمانیە کە دەیکەین ڕەخنە لە یەکتری دەگرین بۆ ئەوەی بەرەو پێشچوون بچین وە سوپاسی خوا دەکەم کە هاوسەرەکەشم وەکومە هونەرمەندە و لە هونەر تێدەگاو وە خێزانی هەردوو گلاشمان تێدەگەن لە هونەر و هونەرمەندی زۆری تایە. چریکە بازەوە دەکاتن خەڵک کاتێک لە دەرەوە دەمبینن وا دەزانن من کەسێکی زۆر لودبەرز و لە خۆباییمە بەڵام من کەسێکی ئاوانی مەتاوکو ئێستاکە هاوڕێی تەمەنی منداڵیم ماوە و لەگەڵیشان ئێستاکە زۆر هاوڕێمەوە کەسێکی زۆر کەم وڵایەتیمەوە پێم خۆشە لەگەڵ زۆڵترین خەڵک تێکەڵاو بم بەڵام هەندێک کات ناتوانم بەڵام من کەسێکی ڕۆگەورە و لە خۆبایی نیمە ئەو کەسانی وا بیر دەکەنەوە هەڵەنە. واروها چریکە باز لە فلیمی کفن دەکاتن کە تووشی کارە سات بۆ لەگەڵ ئەو فلیمە و تووشی سحر و جادوو بووە. چریکە بازەوە دەکات لەسەر سێت وێنێ منیادانا بۆ چەندین تەلیسم و ئاماژەی سەحر و جادوویان لەسەر کردبوو وە منیش زۆر پێم ئاسایی بوو
بەڵام لە کاتی دەرهێنانی ئەو فلیمەیە تووشی چەندین حالەتی نەخوازراو بوومە و وەشەوان خەوم نەمابووە قاچم دێشا و ئەسوور دەبوو و نەم دەزانی هۆکار چییە دەچوومە لای دکتۆر ئەوانیش سەریان لێ دەرنەدەچوو دواتر لە کۆتاییدا زانیم ئەو وێنەیە کە من بەکار هاتووە لە فلێمی کفن و تەلەسمی لەسەر بووە خۆمان لە خۆمان سەعرمان کردو و تاوەکو گەیشتمونە ئەو ئاستەی بیرم لەوە کردبوو کەوازە هاوسەرەکەم بێنم و لێی دیابمەوە ئەوە شۆکاری سەر و جادو بوو کەم نیەکێکم لەو کەسانەی کە تاوەکو وان بەسەرن هات هیچ بیر و باوەڕم لەوە نەبوو کە سەعر و جادو تەسیری ئەوەندە زۆرە وا بکاتن خۆشەویست و هاوسەری ئەوەندە ساڵم بگەمە ئەو بڕیارەی کە لێی دیابمەوە و تووشی نەخۆشی و سایکۆلۆژیشم تێکچوو بوو بەڵام لە کۆتاییدا سوپاس بۆ خوا زانیمان کە هۆکارەکە چێ و وەو سەحرەمان بەتاڵ کردەوە لە خوای بەزادوی ئێستا ژیانێکی ئارام و خۆش دەژین و چریکە لەوە یەکێک بەرنامەکان لێ دەپرسن ئایا لە ئێستادا پێت باشترین هونەرمەندی کوردی کێیە ئەویش بازەوە دەکاتن کە خۆم هەڵدەبژێرم خۆم دەبینم کە باشترین هونەرمەندی کوردم و بۆ بەردەوامیش دەبم چریکە بۆ ماوەیەک لە کاری ئەکتەری دوور کەوتبەوە بەڵام لەو کۆتاییاندا بە چەند فلیمێکی جیاواز و جوان هاتۆ بەردیدی بینەران و یەکێک لەو فلیمانەی سفرنۆ کە دەنگدانەوەی یەکجار زۆری بەدەستهێنا چریکەی زیاتر بە خەڵک ناسان وەروها لە درامای باران ئەلێندەر ئەکتێکی زۆر جوانی کرد بەڵام زۆربەی خەڵک دەیانگوت لاسایی هونەرمەندێکی تورک دەکاتەوە بە ناوی نێرگۆل و وەکو ئەو ئەکت دەکا بەڵام چریکە بازەوە دەکاتن پێم خۆشە ئەکتەرانی کوردیش بە شێوازێکی جیاواز ئەکت بکەن و پێی خۆش نییە وەکو کەسانێکی تکە ئەکت بکاو دەوێت کەسێکی جیاواز بی لە ئەکتینگ دەڵێ دەبێ هونەرمەند بتوانێت هەموو شێوازە ئاکتێک بەکاربێن و بتوانێت ڕۆلی هەموو کەسایەتێک بگەڕێتن هیوادارم ڕۆژێک بێتن سینەمای کوردی بەجیهان بووم بڕواتن و خەڵک بسێ سەری فیلمەکان بکەم بۆ ئەوی ئەو ئەکتەرانە بەردەوام بن لە ئەکتینگ و فلیمی کفن یەکێک لەو فلیمە ترسناک و پڕچێژانەی کوردی لەبارەی جوانکاریەوە دەربارەی ئەو خاتونە تاوەکو ئێستا هیچ جوانکاریەکی ئەنجام نەداوە تەنها کێشەی لە پێستی هەبوو لە ڕوخساری بۆیە لێ سادە ئەو کێشەی نەماوە و لە کۆتاییدا پێویستە ئەکتەران زۆر ئاگاداری خۆیان بن و ئیتیمام بە ڕوخسار و لە شولاریان بدەن بۆ ئەوی بتوانن زیاتر بەژاری لە فلیمی سینەمای و ئاکتینگ بکەن و هیوای سەرکەوتن بۆ خاتونە و تەواوی ئەکتەری کوردستان دەخوازین. خۆشە لە ڤیدیۆی داهاتوو چاوپێکەوتن یاخود ڤیدیۆ لەسەر چ کەسایەتێک بکەیت بۆمان لە کۆمنت بنووسە هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلێل میدیا.